خۆشویستان دەچینە لای تەوەرێکی ئەم ڕۆمان کە ڕێکخراوێکی ئەندازیاری کە کۆمەڵێک گەنج لە خۆ دەگرێت هەستاون بە دادانی سەبەتەی خاشاک لە بەشێکی زۆر لە شوێنە گشتیەکاندا. دیارە ئەم ئامانجێکیانە و ئامانجەکانیان دروشمێکیانێ با هەمومان زەوی بپارێزین لەم چوارچێوەیەدا ئەوەکو کەمپینێک وەکو هەڵمەتێک بەڕێوەیان بردو بۆ پاکڕاگرتنی ژینگە و زەوی. دەچمە لای میوانەکەم کە بەڕێز محەممەد عەتایە کە ئەندامی دەستەی کارگێری ڕێکخراوی ئینگۆی ئەندازیاریە کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە کورسات لەگەڵمان دەدەبێت. کاک محەممەد سڵاو لەبێ و سپاس بۆ بەشداریکردنت لەوە دەست پێ دەکەم. ئەم بیرۆکەیە لە چیەوە سەرچاوی گرددانانی سەبەتەی خاشاکە ئێوە چ ناوێکتان لێناوە سەبەتەی خۆڵە یان ئەوەی کەیتر هەر ناوێ بێکە خۆتان لێتان ناوە کەمێکتریش دیمەنەکان دەبینین بیرۆکەکە لە چیەوە سەرچاوی گرت؟ سەرەتا سپاس بۆم دەرفەتە. ڕاستیەکەی بیرۆکەکە لەوە هات کە ژینگەکەمان ژینگەی کوردستان و سلێمانی بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پیسبوو نەڕوا کۆمەڵێک پلاستیکی زۆر هەیە لە ژینگەکەمانە کە پێویستن پلاستیکانە دووبارە بەکار بهێنرێتەوە ئەگەرنا خاشاکێکی زۆر لە خۆمان کۆوەکەینەوە و ژینگەکەمان پیسەکە هەوای شارەکەمان پیسەکە. پرۆژەکەمان پرۆژەیەکی بچووکە بۆ کارکردن لەم بوارەیە. سەرەتا هاتوین کۆمەڵێک خاشاکی خۆمان هینمان داناوە سەبەتەی خاشاک کە لەم ڕێگەیەوە هاوڵاتیان نەتوان دەبە ئاوەکانیان بخەنەوە ئەم سەبەتانەوە. واتە ئەم سەبەتانی ئێمە دامانناوە تەنها بۆ دەبەی ئاوە. هەر لەبەرەوە کاک محەممەد لە شێوەی دەبەی ئاو دروست کراوە؟ بەڵێ بەڵێ وەکو ئەوەی وەکو ئامڕازێ بێ بۆ خەڵکی کە تا بیناسنەوە کە ئەمە تەنها بۆ دەبەی ئاوە. پاشان بتوانین ئەم دەبانە دوو کارگەمان هەیە ئێستا لە سلێمانی ئەم دەبانە ببرێن بۆ ئێوە و دووبارە ڕیسایکڵ کرێنەوە و دووبارە بەکار بهێنرێنەوە. چێ ئەمانە دەبات بیرتان لەوە کردوتەوە؟ بەڵێ بەڵێ واتە کۆمپانیایکی دیاریکراو هەیە یان پێشوەخت لەگەڵ شارەوانی سلێمانی ڕێککەوتون لەسەرەوەی کە ئەم سەبەتانی ئێوە دایدەنن بۆ دەبەی پلاستیکیە دەبێت ئۆتۆمبیلی جیابی گوازێتەوە بۆ کارگانە یان ئەگەر بکرێ زانێرم بیتێت چۆن ئەم پرۆسە؟ لەگەڵ شارەوانیان ڕێکەوتین کە ئەوان ئەتوانن ئەمە بکەن. هەروەها ئێستا وەکو وتم دوو کارگەشەیە لە سلێمانی خەڵکی هاوڵاتیان ئەتوان ینی ئەم دەبانی کە لێرەیان لەگەڵ لایەنەکە ڕێکەوتین ئێمە ئەم دەبانە کۆەکاتەوە ڕۆژانە ئەیبا بۆ کارگانە ئەو خۆی ئەو لایەنە خۆی ئیسپادەیەەکە هەمیش ناوت سەبەتەکان پاگەکاتەوە و ئەو خۆش و خاشاکانی تایەتی لە ناو سەبەتەکانە نامێنێتەوە. واتە لەمەولا لەو شوێنانی کە ئەم سەبەتانی ئێوەی لێدانراوە داوا لە هاوڵاتیان دەکەین ئەگەر ئەم دیمانەیە دەبینن چیتر دەبەی پلاستیکەکانتان بخەنە ئەم سەبەتەی خاشاکانی کە دانراون لەلایەن ئەم ڕێکخراوەوە. کاک محەممەد شوێنەکان چۆن ئەوەی کە لێیتان داناوە دیمەنەکان دەبینین لەسەر شاشە کێوە لە کاتی دانانی سەبەتەکاندان شوێنەکان چۆن دەستنیشانتان کرد؟ بەڵێ زیاتر شوێنە گشتەکانی سلێمانیمان دیاری کردووە لە هەنگاوی یەکەممانە چکە ئەمە دواتر تەنەکە خۆڵێک تریش داانین. ئەوەی ئەم ڕۆدامانناوە لە سەهۆڵەکە سێ دانەمان داناوە لە بەردەرکی سەرای سلێمانی دوو دانەمان داناوە لای پارکی دایک دانەیەک دانراوە هەروەها لای باخی گشتیش دانەیەک دانراوە. شوێنە گشتیەکانمان دیاری کردووە تا ئەو شوێنانە بن کە خەڵکی زۆرتر ڕووی تێەکەن بۆی ئەو دەبە و پلاستیکانی کە هەیەە بیخەنەوە ئەم سەبەتانەوە. بەچی ئەزانن خەڵک بەچی بزانێت ئەمە بۆ ئەم سەبەتێ بۆ مادی پلاستیکیە شتێکتان لەسەری نووسیوە؟ بەڵێ نووسراوێکی لەسەری کە تەنها دەبێ ئاوی تێدامنرێ یاخود دەبێ ساردی بێ شتێکی تر واتە مادێکی پلاستیکی تێدانێن چونکە ئەمانە ئەبرێ بۆ کارگەی ڕیسایکڵینگ بە شێوازێکی جوان دیاریمان کردووە کە تەنها بۆ دەبێ ئاوە هەروەها ئینستراکشنی تایە ڕێنمایی تایە بۆ هاوڵاتیان کە ئەم دەبانە پانکەنەوە ئەنجا بیخەنە ناوی چونکە جێگەیەکی کەمترەگرێ ئەتوانێت دەبێکی زیاتر لە خۆی کۆبکاتەوە. بەچی پانیکەنەوە بەدەست یان زۆر ئاسانە ینی هەر دەبەکە ئەتوانی بەدەست پانیکەیتەوە و سەرەکی داخیتەوە یخیتە ناو تەنەکە خۆڵەکانەوە هیچ کێشەیەکی نییە تەنها ئەو کاتە قەبارێکی کەمتر داگیرەکە لە ناو ئەم سەبەتانەیە و ینی سەبەتەکان درەنگتر پڕابن هاوکارە بن لەگەڵمانە ئەو کاتە. سپۆنسەری ئەم کارە کوێیە کاک محەممەد چونکە دەزانین ئەو سەبەتانە بێگومان تێچوویەکی دەوێت لە دروستکردنیدا سپۆنسەری ئەم کارە کوێ دەبێت هەرم شوێنانە دیاریکراوەیان شوێنی تریشتان لە خەیاڵدایە؟ بەڵێ ڕاستیەکەی سپۆنسەری سەرەکیمان کۆمپانیای دیکۆر هۆمە کە یارمەتیان ناوین لە دروستکردنی ئەمانەیە لەگەڵەوە شامێ لێرە سوپاسی پارێزگای سلێمانی دکتۆر هەواڵ بکەم کە زۆر پاڵپشتمان بوو لەم پرۆژەیە بەڵێنیی پێیاوین کە 13 دانەیتر لەم تەنەگە خۆڵانە دروستکەین لەسەر پارێزگا هەروەها هەر کۆمپانیایەکتر بیەوێت لەم پرۆژەیە بەشدار بێت ئەتوانێت پەیوەندیمان پێ بکات لە ڕێگەی ڕێکخراوەکەمانەوە
بەناوی ئەوانەوە لە ناو شاری سلێمانیا داینینەوە. منیش ویستەمان پرسیارە بکەم، یانی ئێستا ڕەنگە کەسێک ئێمە ببینێت بڵێت ئەمە ئەرکی شارەوانی و حکوومەتە ئەم جۆرە سەبەتانە دابدرێت بە هاوڵاتیان بڵێت فەرمو تۆ مادە پلاستیکەکان بخەرنی و ئەم سەبەتانەوە ئێوە پێشتر ئەم پرۆژێ بێگومان بیرتان لێکرێتەوە پرۆژەکەشتان نووسیوەتەوە ئاڕاستی لایەنی پەیوەندیدارتان کرد کە ئەگەر بێت و ئێوە وەکو ڕێکخراوی ئینگۆی ئەندازیاری نەیکەن ئەوان بیکەن واتە پێشنیارێکتان بۆ کردوون؟ بەڵێ بێگومان چونە لای پارێزگای سلێمانی پرۆژەکەیان زۆر بەدڵ بوو ڕاستیە ئەو زۆر هاوکاری کردین وتی ئەتوانن ینی چەند دانیترتان بێ من لەسەر حسابی خۆمان لەسەر حسابی پارێزگا بۆتان دابین بکەین پرۆژەکەیان زۆر بەدڵ بوو لەگەڵ شارەوانی سلێمانیان ڕێکەوتین بۆ دانانی تەنەکە خۆڵەکان لە لایانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی شەروەها هاوکارمان بوون لە دانانی ئەم تەنەکە خۆڵانەیە ئەمڕۆ. باشە کاک محەممەد دیزایانی ئەم سەبەتەیە بە جۆرێکە هەر ئەو شوێنی کە دەبە پلاستیکەکانی تێدەکەی هەر لێەوە دەرئەهێنرێتەوە پلاستیکەکانیان شوێنێکی ترتان بۆ دەستنیشان کردو بۆی کاراسانی بێت بۆ ئەو کۆمپانیایی کە دەست دەکات بە کۆکردنەوەی ئەم دەبە پلاستیکشان نانە لە لایەکی تەنەکە خۆڵەکەەوە دەرگایکی بچووکمان دروست کردووە کە لێ ڕێگەیەوە توانێت و کەسێک کە دەبەکان ئەبات لە ڕێگەیەوە ئەو سەبەتەیە بەتاڵ کاتەوە دیزاینەکەی ئێمە خۆمان خوێنکاری ئەندازیارین ئەوانەی لەم ڕێکخراوە ئیشەکەین خۆمان دیزایانی ئەم سەڵانەمان کردووە بە شێوەیە کردومانە کە زۆر ئاسان بێت دواوە دەرهێنانەوەی ئەم دەبانە تەنانەت ڕەنگێکی لە ڕەنگی دەبەی ئاو بەڵێ دیزایینێکی مەماریانی جوانی هەیە. باشە کاک محەممەد لە وڵاتان چەند سەبەتەیەک هەیە دانراوە ینی بۆ منە ئەچیتە مۆڵەکانیان ئەچیتە بازار چەند سەبەتێک دانراوە بۆ منە سەبەتی پلاستیک بەجیا سەبەتی شوشە بەجیا سەبەتەی مادە کیمیاویەکان ئەوانەی کە ڕسایکلینیان تۆزێک ئاستەمە بەجیا دانراوە. ئێوە بیرتانەوە نەکرێتەوە ئەم ڕۆژەیە درێژە پێبەن خۆ کەسێکەیە لە سەر شەقامە ڕەنگە خواردنەوەیکی گازی شوشە بخوات شوشەکەی ڕاستە ئەو شوێنی کە لێی ئەکڕیت خۆی سەبەتێکی داناوە کوی دەکاتەوە بەڵام خۆهەیە بە ڕێگاوە حەز دەکا بیخوا بیرتانەوە نەکرێتەوە پرۆژەکە درێژە پێبن ئەو بوارانەی تریشی بۆ دابنێن. ڕاستێکی ئەمە ئەبێت کارگی ڕیسایکڵینگی شوشە هەبێت کارگی ڕیسایکڵینگی ئەو مادانەی تر هەبێت ئەنجا ئێمە توانین سەبەتێ دانین تا کۆیکینەوەگینا گەر کۆ بکرێتەوە و نەبرێتە هیچ کارگەیەک سوودێکی نابێت. ئێستا ئەمی کە کردومانە زانیمانە دوو کارگە هەیە لە سلێمانیا کە ئیشی ڕسایکڵکردنەوەی پلاستیکەکەن بۆیە ئەم دەبانەی دەبێت ئەومان هەڵبژارد و بەشی پلاستیکمان جیا کردێتەوە لە ئێستادا کەواتە هۆشیاری لەسەر بابەتی ڕسایکلین بۆ ئێمە زۆر گرنگە. ئێمە چۆن ئەم هۆشیاریە دروست بکەین لە ڕێگەی ئەم کارانەوە دەکرێت یان دەبێت پێشتر زمینە سازیەکی تری بۆ بکەین لە ڕێگەی بڵاوکردنەوەی بروشەرەوە بێت ڕێکلامی تیڤەکانەوە بێت ئەم جۆرە پرۆگرامانەوە بێت ئێوە وەکو ڕێکخراو پێشنیاری چی دەکەن؟ بێگومان ئەبێ هەمومان پاڵپشتی ئەم پرۆژانە بین چکە ئەمە بۆ هاوڵاتیانە هەر خۆشمان سوودی لێوەرەگرین ڕاستەکەی لە هەموو ڕێگەیەک ئەکرێ ئەمە بڵاو پێ بکرێ لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەتایبەتی کە خەڵکێکی زۆر بەکاریانن لە ئێستاە یاخود لە ڕێگەی کەناڵەکانەوە وەکو ئێوە ئێستا کەناڵی کورسات سوپاسانەکەین کە ئێستا ئەمە گوازنەوە خۆی پاڵپشتێکە بۆ خەڵکی کە لێرەوە ئیبینن کە ئەم دەبانە هەیە ئەتوانن تەنها دەبێ ئاوی تێ بکەن. ئەکرێت لە ڕێگەی خەڵکەوە بەناو هاوڕەکان تا بڵاوێکی تۆ کە شتێکی وا هەیە ئێمە بۆ ژینگەکەمان تێکبین ئەکرێت لە ڕێگەی ئەمانەوە ڕیسایکڵ بکرێتەوە ئەم دەبانە سوودێکی زۆری بۆ شارەکەمان هەیە لە زۆر ڕێگەوە ئەکرێ گەرمانەوە بەڵێ کەواتە مەرجیش نییە ینی بەس بۆ دەبەی ئاو بێت هەندێک خواردنەوەی گازی تریشی ئەویش مادی پلاستیکی تێدایە واتە بە خەڵک بۆ تێنەگات وانەیە کاک محەممەد تەنها بەسمان لە دەبەی دەبێ هەر شتێ مهمەیە ئەتوانێت ڕسایکڵ بکرێتەوە دواتر بەڵێ ئێمە وەکو کورسات دیارە بێگومان ئەم چاپێکەوتنەش لە نێو تۆڕە کۆمەڵاتەکاندا بڵاو دەبێتەوە لێرەوە داوا دەکەین هەمیشە پشتگیری ئەم جۆرە کارانە دەکەین بۆ هەر بابەتێکی ژینگەی بێت داوامان لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵاتیەکان هەیە کاتان لەکەین لەمەولا ئەم سەبەتانەتان بینی ئەوانەی کا دەزانن بۆ بابەتی خۆڵ و خاشاکە ئەوە دەزانن دانرا و شارەوانی بە سوپاسەوە داینەوە ئەم شێوە سەبەتەی کە ڕێکخراوی ئینگۆی ئەندازیاری کە کۆمەڵی گەنجن دایانناوە لە شێوەی دەبەی پلاستیکیە تکایە دەبە پلاستیکەکانتان بخەنە ئەوێەوە بۆی بگاتە شوێنی مەبەست تێکەڵ بە ژینگە نەبێتەوە هاوپێچ بۆ قسەکانی کاک محەممەد هەر دەبێکی پلاستیکی زیاتر لە 300 ساڵی دەوێت لە نێو خاکداشی بێتەوە زیان بە ژینگەکەمان نەگەێنین. کاک محەممەد دروشمی کەمپینەکەتان بازایی بپارێزین دروشمێکی تری هەبوو؟ نەخێر دروشمەکان تەنها ئەوەیە کە زەوی پارێزین ئەمە لە پێناو هەموو زەویایە واتە ئێمە لە شارکی خۆمانەوە دەست پێەکەین
کە لێرەوە ئێمە خۆڵ و خاشاک کۆکەینەوە و ڕسایکڵەکەین و دووبارە بەکارێنینەوە ئێمە زەویمان پاراستۆ لێرەوە. واتە ئەمە شتێکی جیهانیە لە هەموو وڵاتانەکرێ ئێمەش با بەشداربین لەگەڵیانە زەویەکەی هەمومانە با پێکەوی پارێزین. کاری تازەتان چی دەبێت لێرەوە داواکاری زیاترت بۆ سەرخستنیان پرۆژێت چییە؟ بە کورتی وەکو دوایین پرسیار. سەرخستنیان پرۆژێت تەنها بە هاوکاریکردنە بێت لەوەی کە دەبێت ئەو بخەنە ئەو سەبەتانەوە کە دانراوە هەروەها وەکو ڕێکخراوەکەمان لە پلانمانایە کە کاری ژینگەی زیاترکەین یەکێ لەوانە بەتەماین لە شاخی گۆیشە کۆمەڵکداری زۆر بنێژین و ئێستا لەگەڵ حکوومەتە لە قسەکردنین کە چۆن پرۆژەکە ئەنجام بین لەگەڵەوەشات درێژە بەم کارە ئەین لە بواری ڕسایکڵ. کاک محەممەدەر چەندە من پرسیارم نەما بەڵام پێشنیارێکشم هەیە بەڕاستی بۆی لێرەوە ئەوەی کە گوێی لێمان دەبێت بەڕاستی بتوانین ئەم پرۆژەیە سەر بخەین. چی ئێوە تا چەند ئامادەگیتان تێدا ئەگەر من وەکو فرۆژگایەک وەکو کۆمپانیایەک وەکو دامەزراوەیەک داواتان لێ بکەین دیزاینەکەمان بنێ یان تێچووی ئەم سەبەتەیەتان بینێ بۆ منێ وەکو دەستگای میدیای کورسات بڕیار بین 5 دانە دروست بکەین لەم سەبەتەیە. ئێوە تا چەند ئامادەیتان تایە بۆ فرۆژگاکان ئەمانە وا لێ بکەن لە بەردەمی هەموو فرۆژگایەک دانەیەکدا بنرێت کارێکی باشتر و زیاتر پرۆژەکە بەرەو پێشتر نابات. بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەی هەمومانە واتە ئەمە هیچ داریمان لەوە نیە هیچ لە هەر لایەنێکە کە بیوێت ئەم پرۆژەیە بەرە بابیکە مهمە شتەکە بکرێت مهمە ئەم خۆڵ و خاشاکە کۆ بکرێتەوە و دووبارە بەکار بهێنرێتەوە. ئەم بە خۆشحاڵیەوە قبوڵیەکەین ئێمەوە. زۆر سپاس خۆشبەختین کە گەنجی وەکو ئێوەمان هەیە بەردەوام لە خەمی ژینگەدایە. سپاس بۆ بەڕێز محەممەد عەتا ئەندامی دەستەی کارگەڕی ڕێکخراوی ئینگۆی ئەندازیاری زۆر سپاس کە لە ستۆدیۆکانمان لەگەڵمان بوویت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتی هیوادارم ئێوەش لەمە لە ئەو سەبەتانەتان بینی هەوڵبن مادە پلاستیکەکان بخەنە نێو سەبەتانەوە تاوەکو بچێ بۆ کارگەی ڕسایکلین هیوادارین لە ئایندەشدا خێرا کارگەی ڕسایکلینی شوشەش بێت ڕزگارمان بێت بە تەواوەتی لە ڕسایکلین و بگەینە ئاستی سفر کە ئێستا پلانی وڵاتان بۆ ئەوەی بگەنە ئەوان دەڵێن زیرۆ وەیست واتە بە تەواوەتی بگەینە ئاستیەوەی کە خاڵی سفر لە پاشماوەی پلاستیکی و ئەو پاشماوانی کە زیان بە ژینگە دەگەێنن بە زەوی دەگەێنن بگەینە ئەو ئاستە هیوادارین ڕۆژێک دێت.